ئێوارتان باش و بەخێر بێنەوە سەر هەردوو چاوم هاوڕێیانی بەڕێز سەر و سەر چاوان هاتن هاوڕەیەک شتێکمان بۆ بنووسێ دەنگ و ڕەنگ هەموو شتێک تەواوە تاوەکو کورتە پەخشێک ئەنجام بدەین لەسەر هەواڵ و ڕووداوەکانی ئەمڕۆ لە ناوچەکە لە جیهان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەر هەمویان ڕەنگ بێ کەم تا زۆر پەیوەندیان بە کێشەکانی ئێمەوە هەبێ. تکایە هاوڕێک شتێکمان بۆ بنووسێ بزانین دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە یان نادەنگ باشە بەڵێ سلااو و ڕێز کاک ئامەد کاک دلێر بەخێر بێن سەر و سەر چاوم هاوڕێیان بەخێر بێن سەر و سەر چاوان بەڵێ سەر و سەر چاوم بخێر بێن هاوڕێیان هەروەکو دەزانن ئیتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان گەرم و گوڕێکی زۆر بەخۆیەوە دەبینی چ لە عێراق چ لە ئێران چ لە تورکیا چ لە سووریادا ئیتر لە ئاستی جیهانیشدا ئەو ڕووداوانەی کە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر ئێمە هەیە دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکان ئەمانەش هەم لەسەر مێزەی دیپلۆماسی ئیتر گۆڕانکاریەکان بەڕێوە دەچن بەڵام لە ساحەدا لە گۆڕەپاندا جگە لە مێزەی دیپلۆماسی ئیتر بەڕاستی گەرم و گوڕیەکی زۆر دەربارەی گواستنەوەی چەک لە ئارادایە. بەڵێ هاوڕێیانی سەر فێسبوک تکایە وەرنە سەر کەناڵی یوتوب لەسەر کەناڵی یوتوب ئیتر بەردەوام دەکەین پەخشەکەمان لەسەر فێسبوک ئەو پەخشە نامینێ. بەڵێ بەخێر بە سەر و سەر چاوم هاوڕێیان. بەڵێ لەکوێوە دەست پێ بکەین بە کورتی لەسەر عێراقەوە هەندێک قسە بکەین هاوڕێیان لەسەر عێراق ئیتر هەروەکو دەبینن لەلایەک ئیتر دەمەقاڵێ هەیە لە نێوان کوردەکان و حەلبووسی سەرۆکی پەرلەمان لەسەر ئیتر لەسەر زیادکردنی بڕگەی جێگیرکردن و پەسەندکردنی عەبدولئەمیر ڕەشید یاڕەڵڵا بە سوپا سالاری عێراق سوپا سالاری عێراق هەتا 2015 شەوە بە فەرمی لەدەست کوردەکاندا بوو بەڵام ئیتر لە دوای خانەنشینبوونی بابەکر زێباری ئیتر ئەمە کەوتە لای شیعەکانی عێراق ئێستاکەش سونیەکان کاری لەسەر دەکەنەوە ئەمە لەلایەن کوردەکانەوە ئیتر دەمەقاڵی لێ دروست بوو دەمەقاڵی سەری هەڵدا لە هەمان کاتدا ئیتر دەربارەی پۆستی سەرۆک وەزیران کە مالیکی هەتاوەکو ئێستاش کاندیدا هیچ دەنگویەک نییە بۆ کشانەوەی سەرۆک وەزیران بەڵکو ئیتر پەنا بۆ دیپلۆماسی دەبەن تاوەکو چارەسەریەک بدۆزنەوە هاوپەیمانی چوارچێوەی هەواهەنگی لە نێو خۆیاندا و لە کەناڵی دیپلۆماسیەوە لەگەڵ واشنتۆن لەناو گفتوگویەکی گەرمدان بۆ ئەوەی کە یعنی لەسەر بربژێری نووری مالیکی کە بە پێی هاوپەیمانی دەوڵەتی یاسا تاوەکو ئێستا نەکشاوەتەوە بۆ چوونی زۆرینەی پاڵپشتیکاری نێوماڵی شیعەش نەگۆڕاوە و ئەمەشیان لە بۆ شیعەکان بەڕاستی لە ڕەوشێکی ئەمڕۆدا هەم زەحمەتە و هەم کشانەوەی مالیکیش لە هەمان کاتدا زەحمەتە ینی دوو زەحمەتی لەناو یەکتریدان ئیتر لەوانەیە جارێ هەم نە سەرۆک کۆمار هەڵبژێردرێ و نە سەرۆک وەزیرانیش تاوەکو لە بواری دیپلۆماسیەوە ئیتر لایەنەکان دەگەنە ئەنجامێک هەروەکو وتم ئیتر شیعەکان هەوڵ ئەدەن لە دەرەوەی ئێران لەگەڵ ئەمریکا جۆرە دیپلۆماسیەکی پشت پەردە هەیە دیپلۆماسیەکی سێبەر هەیە ئەمانە دەگەنە کوێ هەتاوەکو ئێستا بەڕاستی دیار نییە نازانین بەرەو کوێ دەچێ ئیتر دەبێ ئەمانە بەڕاستی ببینین و بێگومان یعنی ئەو دیالۆگەی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە تا ڕادێک ئەمەشیان ئیتر ئەتوانین بڵین کاریگەری خۆی دەبێ لەسەر ئەم بابەتانە دەربارەی تورکیا ئیتر ئەوەی هەتاوەکو ئێستا
لە بەردەستماندایە، یعنی شتی هەری ئاکتوێر شتی هەری نوێ ئەوەیە کە بەپێی لێدوان و دیپلۆماسیەکانی ئیبراهیم کاڵن کە لە مونشنیش چاوی بە مەزلوم عەبدی کەوتووە. ئیبراهیم کاڵن ئێستا کە سەرۆکی دەستگای هەواڵگیری میتی تورکایە سەبارەت بە ئیمرالی و هێزەکانی سووریای دیموکراتیک لە چوارچێوەی پرۆسەی ئاشتی و کۆمەڵایەتی دیموکراتیک ئیتر کە لە کۆتایی 2025 و سەرەتای 2026 زۆر چڕ بۆتەوە باسی لە دوو خاڵ کرد. ئیتر یەکەمین خاڵی سەبارەت بە ئیمرالی و عەبدوڵڵا ئۆجەلان بوو. ئیبراهیم کاڵن لە پەیوەندیەکانی دەوڵەت لەگەڵ ئیمرالی و شەفافیەتی ئەم پرۆسێدا باسی لەوە کرد کە ئەوان ڕۆڵێکی سەرەکی دەجێڕن و لە تشرینی دووەمی 2025دا لە دانیشتنێکی داخراوی کۆمیسیۆنی تەبایی نیشتیمانی برایەتی و دیموکراسی کە ئەو ناوە ئیتر لەلایەن دەمپارتیەوە زیاتر ئیسراری لەسەرکرا، چونکە هەتا وەکو ئێستاش دەوڵەت ناو لەو پرۆسەیە دەنێ پرۆسەی بێتیرۆر لە بەرامبەر ئەوەدا ئیتر بۆ ئەوەی ئەوان بەشدار بن لە کۆمیسیۆنەکەش هەڵنەوەشێتەوە. دیارە دەوڵەت ئەو داخوازی ئەوانی قبول کرد کە ناوی کۆمیسیۆنەکە بگۆدرێ بۆ کۆمیسیۆنی تەبایی نیشتیمانی برایەتی و دیموکراسی کە لە ناو پەرلەمانی تورکیا پێک هێنرابوو. کاڵن ڕوونکردنەوەی دا ئیتر کە پەرلەمانتاران سەبارەت بەوەی ئیتر بۆچی پێویستە شاندێک بچێتە ئیمرالی و گۆرە عەبدوڵڵا ئۆجەلان بگرن، جەختی لەوە کردەوە کە پێشوەچوونی پرۆسەکە ئیتر ئەم دیدارە زەرورەتێکی حەتمیە. لێرەدا پرسیاری ئەوە دێتە ئاراوە ئایا دیداری دیکە لە نێوان سیاسیەکان و ئۆجەلاندا ساز دەبن یان نا. ئەو پرسیارە دێتە ئارەوە، ئەمەشیان دیار نییە. و هەروەها ئیتر کاڵن بەشداری لەو کۆبوونەوەیدا کردبوو کە لە نێوان سەرۆک کۆمار ئەردۆغان و شاندی دەمپارتی واتە پەروین بۆڵدان و میدحەت سێنجەر لە ڕۆژانی ڕابردوودا ئەنجام درا. ئیتر باسی لە ئیرادەیەکی هاوبەش کرد بۆ بەردەوامبوونی پرۆسەکە و ئیتر لە هەمان کاتدا فەتیح یەڵدز جێگری سەرۆکی مەهەپە باسی لەوە کرد کە لە راپۆرتەکانی کۆمیسیۆندا باس لە مافی هیوا دەکرێت. و سەبارەت بە خاڵی دووەم هێزەکانی سووریای دیموکراتی و تێکەڵبوونەوە لەگەڵ دیمەشق، ئیتر ئیبراهیم کاڵن لە هەمان کاتدا باسی ئەوەشی کرد. کاڵن لە کانونی یەکەمی 2025 و کانونی دووەمی 2026دا سەردانی شامی کردو لەگەڵ ئیدارەی نوێی سووریا واتە ئەحمەد شارع جۆلانی کۆ ببووە. تەوەرەی سەرەکی ئەم کۆبوونەوانەی تێکەڵکردنی هەسەدا کە یەپەگا ناوکەکەیەتی لە ناو وەزارەتی بەرگری سووریادا کردبوو. یعنی استراتیژی تورکیایی تر بەرچاوە. بە پێی هەندێک راپۆرت کاڵن لە دانیشتنە داخراوەکاندا ئاماژەی بەوە کردووە کە سووربوون لەسەر چەکدانانی دەست بەجێ و تەواوەتی سەردەگا و یانیش یەپەگا ڕەنگە پرۆسەکە پەک بخات لە بڕی ئەوە تێکەڵکردنی قۆناغ بە قۆناغ بەشداری لە سوپای سووریادا دەکرێت. ئیتر و ئێمە لە ڕۆژانی ڕابردوودا بینیمان کە گروپێکی 100 کەسی پەکەکە لە سووریا کشانەوە و لە هەمان کاتدا هەتاوەکو ئێستاش باس لە 3 لیوا دەکرێت کە لە ناو سوپای سووریادا بە شێوەی لیوا ئەمانە ڕێک بخرێن. ئیتر و هەروەکو وتم ئەمانە هەمویان لە کاتێکدا ڕوودەدەن کە یعنی لە سێبەری کۆنفرانسی ئاسایشی مونشن ڕوودەدەن کە ئیبراهیم کاڵن لەوێ لەگەڵ فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق کۆ ببووە و لە هەمان کاتدا ئیتر باس لەوە دەکرێت کە لەگەڵ مەزلوم عەبدیش کۆبوونەوەی کردووە.
ئیتر ئەمانە بابەت گەلێکی زۆر گرنگن. لە هەمان کاتدا لە عەفرین ئیتر باس لەوە دەکرێت کە ئامادەکاریەکی زۆر گەورە دەکرێت بۆ گەڕانەوەی ئاوارەکان. تا ئێستا بەپێی هەواڵەکانی نزیک خۆسەری دیموکراتیک نزیکەی 500 خێزانی ئاوارەی عەفرین خۆ ئامادە دەکەن کە ئیتر لە ژێر سەرپەرشتیار و ڕێخستنی ئیتر نەتەوە یەکگرتووەکان ئەمانە بگەڕێنەوە عەفرین کە لە ساڵانی 2010 و 2019 لە دوای هێرشەکانی دەوڵەتی تورکیادا ئیتر ناوچەکەیان چۆڵ کردبوو ئەمانە بگەڕێنەوە عەفرین. بەڵام هاوڕێیان ئەمڕۆکە لە هەمووی گرنگتر ئیتر مەسەلەی ئێرانە. مەسەلەی ئێران مەسەلەیەکی زۆر چارەنووسسازە لە بۆ ناوچەکە. ئیدی ئەمەیان دەبێ زیاتر ئەمڕۆکە دەمەوێ قسەی لەسەر بکەم. هەروەکو دەزانن ئیتر کۆبوونەوەکان بەردەوامن. وەزیری دەرەوەی ئێران عەباس عەراقچی گوتی ئێران و ئەمریکا لەسەر کۆمەڵێک بنەما بۆ ڕێککەوتنی ئەگەری گەیشتونەتە هاوڕایەتی هاوڕانە. وەزیری دەرەوەی ئێران ئەمڕۆ ڕایگەیان کە وت و وێژەکان لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە جنێڤ بووەتە هۆی ڕێککەوتن لەسەر کۆمەڵێک بنەمای ڕێنیشاندەر کە وەک بنەمایەک بۆ داڕشتنی دەقی ڕێککەوتنێکی ئەگەری لە نێوان هەردوو لادا بکرێت. عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران ئەمڕۆ وتی کە وت و وێژە دوایینەکانی لەگەڵ ئەمریکا بۆتە هۆی هاوڕایی لەسەر کۆمەڵێک بنەمای ڕێنیشاندەر کە ڕێگە خۆش دەکەن بۆ گەیشتن بە ڕێککەوتن. عەراقچی لە لێدوانێکیدا بۆ تەلەڤیزیۆنی ئێران دوای وتوێژەکانی جنێڤ ڕوونی کردەوە لە کۆتاییدا توانیمان بگەینە ڕێککەوتنێکی فراوان لەسەر کۆمەڵێک بنەمای ڕێنیشاندەر کە لەسەر ئەو بنەمایە بەرەو پێش دەچین بۆ دەستپێکردنی کارکردن لەسەر داڕشتنی دەقی ڕێککەوتنێکی ئەگەری. وەزیری دەرەوەی ئێران ئەم خولەی وتوێژەکانی بە بنیاتنەرتر وەسف کرد بە بەراورد لەگەر خولی پێشوو کە سەرەتای ئەم مانگە بەڕێوەچوو بوو. ئەمەش لە چوارچێوەی هەوڵە دیپلۆماسی بەردەوامەکانی ئێران و واشنتۆن سەبارەت بە دۆسیەی ئەتۆمی. بەڵام لە ساحەکەدا چی ڕۆەدا؟ لە ساحەکەدا یعنی لەلایەک ئەمریکا هەتاوەکو دێکەشتی و فڕۆکەی هێڕشبەر ڕەوانەی ناوچەکە دەکاوە. ئێران لە بەرامبەر ئەوەدا چی دەکا؟ ئەمڕۆکە ئێران مانۆڕێکی سەربازی لە گەڕووی هورموز ئەنجامدا بۆ نیشاندانی هێز پێش دەستپێکردنی وتوێژە ئەتۆمیەکان لەگەڵ ئەمریکا لە جنێڤ. یعنی بەر لە جنێڤ ئیتر ئێران دەستی بە مانۆڕێکی سەربازی گەورە کرد. لەو مانۆڕە دەریاییانەدا کە تاقیکردنەوەی موشک، کەشتی جەنگ و هەلیکۆپتەری لەخۆگرتبوو، ئامادەی ئۆپەراسیۆنی سوپای پاسدارانی ئێران و پلانەکانیان بۆ وەڵامدانەوە لە ئەگەری هێرشی ئەمنی و سەربازیە ئەگەریەکان تاقی کرانەوە. وتوێژە ناڕاستە و خۆکان ئیتر هەروەکو وتم ڕۆژی یەکشەممە دەستیان پێکرد کە ستیڤ وێتکۆف جارید کۆشنەر وەک نوێنەری ئەمریکا بەشداریان کرد لە کاتێکدا عەباس عەراقچی سەرۆکی شاندی ئێرانی دەکرد و بەرپرسانی عومانیش ڕۆلی نێوەندگیری هەتاوەکو ئێستا دەگێڕن. بەڵام ئیتر لەو بینەدا لە ناو مێدیاکاندا تا دێ ئەو زانیاریانە زیاتر پشتڕاست دەکرێنەوە کە هاوکاریەکی زۆر بێوێنە، هاوکاریەکی تەکنۆلۆژی و سەربازی بەڵام بە شێوەیەکی شاراوە لە نێوان چین و رووسیا و ئێراندا هەیە. ئیتر عەلی لاریجانی سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیی ئێران دەڵێت ساڵانێکە لە گوشارەکان و گەماڕۆی ئابوووریەکانی ڕۆژئاوا سەپێنراون نەیانتوانیەوە پەیوەندی استراتیژیەکانی ئێران و رووسیا ڕابگرن. لاریجانی ئەمڕۆ سێشەمە لە دیدارێکیدا لەگەڵ سێرگی ستیڤی لێڤ وەزیری وزەی رووسیا لە تاران ئەنجامدا. ئیتر
لە هەمان کاتدا باسی لە هاوکاریە استراتیژیەکانی نێوان هەردوو وڵات کرد. بەڵام تەماشا دەکەین لێدوانەکانی ترامپ ئیتر بەردەوام دەکەن، یعنی لێدوانەکانیشی زیاتر لە لێدوانی سیاسی زیاتر لێدوانی ئیدۆلۆژیکن. مەسەلەن یەک لە گوتەکانی ترامپ من بەرگری لە یاسای نێودەوڵەتی ناکەم، تەنها گرنگی بە ئەخلاقەکانم دەدەن. ئەمە خۆی لە خۆیدا دان پێدانانێکی سەرنجڕاکێشە و جەخت لەسەر بنەمای ئیدۆلۆژی دەکاتەوە کە سیاسەتی ئێستای ئەمریکا ڕێنمایی دەکات، یعنی ئەخلاق بنەمایەکی ئیدۆلۆژی هەیە. ئیتر شانۆی ئۆپەراسیۆنەکان لە کەنداوی فارس لە بنەڕەتدا ئەندازیاری ئیتر سەر لە نوێ ئەندازیاریان بۆ دەکرێت. هێنانە ناوەوەی کەشتیە هەواڵگیریەکانی جۆری 55 چینی بۆ کەنداوی عومان بە شێوەیەکی کاریگەر کۆتایی بە سەردەمی سەرسوڕمانی ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا دێنن. پرسیارەکە چیتر لەمە دووە ئەوە نییە کە ئایا واشنتۆن دەتوانێت بە زۆرە ملێ تەسلیم بوونی ینی ئێران ناچاری تەسلیم بوون بک، بەڵکو پرسیارەکە ئەوەیە ئایا خاوەنی بژاردە سەربازیەکان و ئیرادەی سیاسیە بۆ مامەڵەکردن لە ژینگەیەکدا کە تێچوونەکان بە شێوەی سەرنجڕاکێش بەرز بوونەتەوە ئەگەری سەرکەوتنیش یعنی سەرکەوتنی استراتیژی باز دەکەین زۆر کەمە. یعنی بێگومان ئێران و ئیسرائیل توانای سووتاندن و لەناوبردن و وێرانکردنیان هەیە، بەڵام ئەگەری سەرکەوتنی استراتیژی شتێکی دیکەیە. یعنی لەو بینەدا ئێمە قەڵغانێکی دەریایی نوێ دەبینین کە جێگیریکردنی کەشتیەکانی پۆلی جۆری 55 کە لەلایەن شیکارانی دەریاییەوە وەک بەتواناترین و شەڕکەری سەر زەوی لە جیهاندا ئیتر هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت، زۆر زیاتر لە مەشقی ئیتر لە یعنی زۆر زیاتر لە مەشقێکەوە لە نمایشێکەوە زیاترمان پێ دەڵێت، چونکە کەشتی جۆری 55 و کەشتی چاودێری لیاوانگ بەڵێ ئێستا لە کەنداوی عومان جێگیر کراوە. ئێران ئیتر سوود لەمانە دەبینێ و ئیتر جوولەکانی هێزی دەریایی ئەمریکا دەکەونە ژێر چاودێری ئەو کەشتیە دەریاییە سەربازیانەی چین ئێستاکە لە ناوچەکە. ئیتر ئەمە زۆر گرنگە و لە هەمان کاتدا لە بواری تۆڕی مانگی دەستکردی بەیدۆی چینەوە لە نێوان ئێران و چیندا ئیتر تەماشا دەکەین ئەوەش هەیە کە تۆڕێکە توانای هەواڵگیری زۆر باڵای هەیە و ئیتر ناتۆ لە مێژە لەوە دەترسێ ماوەیە کە ئیتر چاودێرانی ناتۆ ینی چاودێرانی سیاسی و یانیش پسپۆرانی سەربازی ناتۆ باس لەوە دەکەن. بەرپرسیارێکی پنتاگۆن کە لە ئیتر کە باسی لەمە کردبوو هەموو جوڵەی کەشتیە هەڵگرەکان، هەموو ڕێڕەوێکی سوتەمەنی ئاسمانی، هەموو شوێنێکی گۆڕینی موشکی کرۆزەوە ئێستا لە کاتی نزیک یعنی هەموو شوێنەکان ئێستا کە لە ژێر چاودێری ئێراندان، هەر لە بۆ هەندێش بە ئاسانی بڕیاردانی سەربازی شتێکی زۆر ئاسان نییە. ئیتر بۆ ئەمە یعنی بۆ پەکین ئەمە نە ئیتر پۆستۆڕێکی ئایدۆلۆژیە نەهێمایەکی بەتاڵە، ئەمە حیساباتی استراتیژی درێژە. ئێران ئێستاکە تەماشا دەکەین لە ناوچەکەدا بەڕاستی ڕۆژانە یعنی ڕۆژانە تەماشا دەکەین لە ناوچەکەدا بە تایبەتیش لە کەنداودا لە نێوان ئێران و رووسیا لەلایەکە لە نێوان ئێران و چاینا تەماشا دەکەین ئیتر وەکو پێشبینی نەدەکرا هاوکاریەکی سەربازی بەڵام نهێنی ئیتر لە ئارادایە لە کاتێکدا ئەمە
تەماشا دەکەین ئەمریکا لەسەر کوباش هەروەکو لەسەر ڤێنزوێلا لەسەر کوباش ئیتر تەماشا دەکەن هەڕەشە دەکا ڕنگ بێ چین و رووسیا نەتوانن لە کوبا ئەمە بکەن بەڵام لە ئێراندا ڕنگ بێ بتوانن ئەمە بکەن یعنی من لە بابەتێکی پێشومدا باسم کردبوو لەو سەردەمەدا هەموو هێزە گەورەکان هەر کەسێک هەوڵ ئەدا لە ناوچەی خۆی ئیتر باڵادەستێکی حتمی مطلق مسۆگەر بکە مەسەرەن چۆن سووریا دەیەوێت لە ناوچەکانی ناوچەکانی ئەو چێن ئیتر لە باکووری سووریا یعنی تورکیا ببورن چۆن دەیەوێت لە ناوچەکانی خۆی ناوچەکانی ئەو چێن بەتەنیا سنووری سیاسی ئێستای تورکیا نیە ئەو پێی وایە باکووری سووریا لە ناوچەکانی باکووری سووریادا نابێ هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش پەکەکە ببنە هەڕەشە جا ئەمە چ لە ڕێگای وت و وێژ دەبێ وەکو ئەوەی کە لە نێوان ئیمرالی و تورکیادایە و یانیش لە نێوان تورکیا و هێزەکانی سووریای دیموکراتیکدا هەیە چ لە ڕێگای وت و وێژ دەبێت چ لە ڕێگای سەربازی دەبێ نایهەوێ ئیتر دیوارەکانی سنووری ئەو بکەونە ژێر مەترسی سعودیا لە یەمەن هەمان شتی کرد لە بەرامبەر ئیمارات ئیتر و ئیسرائیل ئێستاکە تەماشا دەکەین چاوی لە سۆمالی لاندا بەڵام لەبەرەوەی سۆمالی لاند ئەگەر بەتەواوەتی بکەوێتە ژێر حکمی ئیسرائیلدا ئەمە ئیتر هەژمونی سعودیا و مسر و تورکیا دەکەوێتە ژێر مەترسیەوە بۆ تورکیا چونکە تورکیایتر چاوی لە ئەفریقایە لە ئەفریقا کۆمەڵێک مامەڵەی سەربازی و ئابووری ئەوە تورکیا ئەبیندرێن و ئەمانە دەبێ بە شێوەیەکی هاوبەش بکات لە کاتێکدا ڕەشەی ئیسرائیلەیە دەبێ ئیتر بە شریکایەتی بکە شریکاتیکە لەگەڵ شەیە بە احتیمالی زۆر لەگەڵ مسترە ئینجا لەگەڵ سعودیایە ئیتر لە بۆ هەندێک ئەمریکاش لە ناوچەی خۆی یعنی لە کشوەری ئەمریکادا ئەتوانێت هەموو جۆرە ئەم شتانە بکە بەڵام وا پێ دەچێتر لە کۆتاییدا چین و رووسیا ئەوەی لە ڤێنزوێلا ئەمریکا توانی بیکە ڕێگانەدەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە کەنداودا ئەمە جێبەجێ ببێ ئیتر ئەمە هەروەکو وتم ئەو مەشقە سەربازیەی ئێران لە گەرووی هورموز ئەمەمان نیشان ئەدا و لە هەمان کاتدا ئیتر پشتگیری نەبیندراوی رووسیا هەیە یعنی ئیتر تەماشا دەکەین کە لە کاتێکدا کەمتر لە جێگیرکردنی هێزی دەریایی چین رووسیا کەمتر دیارە بەڵام ڕەنگە بە هەمان شێوە ئیتر رووسیاش لە ناو گەمەکەی ئێراندا مەبەستم گەمەی سەربازیە مەبەستم گەمەی ئاڵوگۆڕی سەربازیە وەکو چەک پێدان وەکو ئیستیخبارات پێدان ئیتر لە ناو ململانەیەکاندا تەماشا دەکەین رووسیاش هەبوونی هەبێ و ئەمە ئیتر مەسەلەی قسە و قسەڵۆکی ڕنگ بێ تێپەڕان دەبێ هەر لە بۆ هەندێک دۆناڵد ترامپی تر تەماشا دەکەین بەڕاستیش بە هیچ شێوەیەک نایەوێ بە تەنیا مەسەلەی چەکداری و مەسەلەی کارتی شەڕوەک و کارتێکی ئەولەوی ببینی بەڵکو ئەولەویەتەکە دەخاتە سەر مێزەی گفتوگۆ یعنی کاتێک هێرشە ئەلکترۆنیەکانی ئیسرائیل و ئەمریکا تۆڕی پەیوەندیەکانی ئێرانیان پەکخست ئۆپەراسیۆنێکی ئالۆز کە بۆ کوێرکردنی پێکهاتەی فەرماندەیی تاران داڕێژرابوو ئیتر تیمە تەکنیکیەکانی رووسیا لە ماوەی 48 کاتژمێردا تەماشا دەکەیت دەگەنە ئەوێ و شان بەشانی ئەندازیارانی ئێرانی کار دەکەن بۆ گەڕانەوەی ژێرخانی گرنگی تەکنەلۆجی و چینیش ئیتر تەماشا دەکەی شەپۆڵەکان مسۆگەر دەکا یعنی بۆ لێرەدا ئێمە باس لە مەسەلەیەکی تەکنۆلۆژی هەستیار و ئاڵۆز دەکەین مۆسکۆ تەماشا دەکەین لە کەنداودا و یانیش لە ناو خاکی ئێراندا وایەرەکان مسۆگەر دەکا ئیتر و لە دوای ئاگربەستی حوزەیرانی 2025دا زنجیرەیەکی بێ پچڕان لە
ئیتر کەشتیە بار هەڵگرەکانی سەربازی رووسیا تەماشا دەکەین دێنە کەنداو و ئەمانە کۆمەڵێک کەلوپەل بۆ ئێران دێرن. ئیتر بۆیە چاودێران باس لەوە دەکەن کە هەواڵگیریەکی بەتوانە و هاوکاریەکی سەربازی تەکنەلۆژی بەتوانای نەبینراو لە نێوان چین و رووسیا لەگەڵ ئێراندا هەیە و حتا باستەوە دەکرێت کە ئیتر ئێستاکە پێکهاتەی S-400 ئێرانی نوێ کراوەتەوە لە جێگای ئەو بەتاڕیانە کە بەهۆی هێرشەکانی ئیسرائیل پەک خرابوون. ئیتر باس لەوە دەکرێت کە سیستەمی کۆد کراو کە بۆ بەرگەگرتنی تسونامی ئەلکترۆنی دارێژراوە کە تۆڕی ئێرانی بۆ ماوەیەکی کاتی لە کار خستووە هەواڵگیری مانگی دەستکرد واتە هەڵدانی مانگی دەستکردی جێم یەکی پێدەڵێن لەم دواییانەدا لەسەر موشکەکانی پرۆتۆن ئێمی رووسی کە توانای ئێرانی بۆ هەماهەنگیکردنی ئۆپەراسیۆنە ناوچەیەکان بە شێوەیەکی سەرنجڕاکێش بەرز کردوتەوە ئێستاکە لە ئارادایە. یعنی بیناسازی ئاسایشی ناوچەکە بەردەوامە لە پەرەسەندن بە ئاراستەگەرێک کە بە قوڵی ئیتر بە شێوەیەشی نالەبار بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا و یانش لە دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا بەکاردێنرێ. ئیتر ئەمە تەماشا دەکەین رووس و چین وا پێدەچێ ئیتر بەڕاستی بڕیاریان دابێ کە ئێران نابێ بەو شێوەیە لەو هەڵومەرجەدا بکەوێ. یعنی ئەوەی ئەمریکا لە ڤێنزوێلا ئەنجامیدا ڕێگای پێ نەدەن ڕنگ بێ لە ئێران ئەنجامی بدا. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین بەڕاستی گفتوگۆکانی ئێران و ئەمریکا ڕنگ بێ ماوەیەکی دوور و درێژ بەردەوام بکەن و لە کاتێکدا ئەم گفتوگۆیانە بەردەوام دەکەن ئایندە نادیارە. لە بۆ ئەوەی ئایندە نادیارە ئێمە دەبینین هەموو لایەنەکان تەدبیرێکی خۆیان وەردەگرن. یعنی ئەمەی کە ئەم ڕێککەوتنەی 29 جانیوەری و ینی 30 جانیوەری لە نێوان هێزەکانی سووری دیموکراتیک و شام ئەنجامدرا، ئەو گفتوگویانەی لە نێوان ئێران و ئەمریکادا ئیتر لە گفتوگۆی بەتەنیا هێڕژبەرانە بەتەنیا گفتوگۆی چەک لێت دەدەم دەتکوژم لە ناوت دەبم دەتسووتێنم گۆڕدرا بۆ گفتوگویەکی سەرمێزی ڕاستەوخۆ کە ڕنگ بێ لە گفتوگۆکانی ئایندەدا ئیتر لایەنەکان لەگەڵ یەکتری دانیشن. ئێستا کە هەتاوەکو ئێستاش هەرکەس لە ژووری خۆیەتی ئیتر عومانیەکان نێوبژیوانیان دەکەن ویانیش لە جنێف نێوبژیوانیان دەکەن، بەڵام لەوانەیە لە ئایندەدا ئەمە بگاتە ئاستی گفتوگۆی ڕوبەڕوو. لەو هەڵوو مەرجدا تەماشا دەکەین هەموو لایەنەکان لەلایەک خۆیان بەهێز دەکەن و لەلایەک تەماشا دەکەن کەلێن و کەلەبەرەکانی ئاسایش چی هەنا دەیانەوێ پڕی بکەنەوە. مرۆڤ ئەگەر لەو چوارچێوەیەدا تەماشای ئەوە بکە کە لە بۆ کوردەکان لە ناوچەکەدا هەم لە سووریا هەم لە تورکیا دێتە ئاراوە بە تەواوەتی ئەوەیە. ئەوەی لێرەدا کە دەبینین مەسەلەن خاڵی لاوازی تێدا هەیە دیسە کوردەکانی عراقن، یعنی کوردەکانی عراق ڕاستە دەبنە سەیوانێک لە بۆ دیپلۆماسیەتی سووریا، یعنی جیۆپۆلۆتیکی کورد ناوەندەکەی لە سووریایە و ناوەندە دیپلۆماسیەکەی هەولێرە. بەڵام تەماشا دەکەین هەروەکو لە هەواڵەکانی یەکەمیندا خوێنمەوە تەماشا دەکەین هەتاوەکو دێ ئیتر ڕۆلی کوردەکان لەناو بەغدا هەتاوەکو دێ لاوازتر دەبێت و ئەمە بەتەنیا پەیوەندی بۆوە نییە کە ئیتر هەوڵێک هەیە بۆ بچووکردنەوەی قەوارەی هەرێم، بەڵکو پەیوەندی بۆەوە هەیە کە کوردەکان ئیتر هەر لە دێر زەمانەوە هەر لە مێژە ئیتر کاتێک دەسەڵاتیان دەگاتە شتێکی بچووک ئیتر غرور دەبن و نایەن هەوێ
لەناو مەرکەزی ئەو دەوڵەتانە پێگەی خۆیان بەهێز بکەن. ئەوە یەک لە هەڵە و کەم و کورتیا هەرە گەورەکانە. یعنی کورد نابێ بە تەنیا بەڕاستی چاوی لەوە بێ کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و یانیش لە جیهاندا گۆڕانکاری ئەنجام دەدرێن. ئەمن هێزی سەربازی گەورەم هەیە، پێشمەرگەم هەیە، گەریلام هەیە، چەکدارم هەیە و ئەگەر ئەمریکا نەبوو ئێران، ئەگەر ئێران نەبوو چاینا، ئەگەر چاینا نەبوو رووسیا، ئەگەر رووسیا نەبوو یەکێتی ئەوروپا ناچارە لەگەڵ من ئیتیفاق بکە. ئەمانە بناغەیەکی زانستی، بناغەیەکی استراتیژی و جیۆپۆلۆتیکی سەفرە بە هیچ شێوێک لە ئارادانیە. یعنی دەبێ کوردەکان بەڕاستی لە چوارچێوەیەکی دیکە ئیتر سیاست بکەن. ئەویش ئەوەیە ئەتو هێز و وزەی خۆت بۆ ئەوە تەرخان بکەیت کە ئەتۆ لە پایتەختی و وڵاتەکەی خۆت ئەتوانێت چی بکەیت. یعنی ئێستاکە لە 3 وڵاتدا ئەو دەرفەتە هەیە. یعنی لە تورکیاشدا ئەو دەرفەتە دێتە ئاراوە، لە سووریا هاتوتە ئاراوە، لە عێراق 30 ساڵە هەیە، بەڵام سوودی لێ نابین، سوودی لێوەرە ناگرن. ئیتر ئەمە کڕۆکی کێشەکەیە کە ئەمڕۆکە دەیبینین. بەڵێ ویستم ئەمڕۆکە لەو چوارچێوەیەدا ئیتر بیر و بچوونەکانی خۆم لەگەڵ ئێوە ئیتر باز بکەم و بەو شێوەیە ئیتر ئەمڕۆکە دەینە کۆتایی ئەو بەرنمەیە، هەتا بەرنمەیەکی ئایندا. کاتێکی خۆشتان بۆ دەخوازم، هەر بژین، شەو و شەوگارتان شاد بێ.